بەڵێ ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ و کارباری کۆمەڵایەتی لە پەرلەمانی کوردستان ئاگامان لەم کەیسە هەیە و لە سەرەتای دەستگیرکردنیشانەوە ئاگاداری ئەم کەیسانە بووین هەمووشان بەبێ جیاوازی و چەند جارێکیش بۆ چوونمان کردو و سەردانی دووهۆ کراوە لەلایەن لیژنەکە و راپۆرتیش ئامادەکراوە ئاڕاستی دەستی سەرۆکایەتیش کراوە و هەروەها ئەو گیراوانەی کە پێشتر حکم دران سەردانی ئەوانیش کراوە لەلایەن لیژنەکەمانەوە راپۆرتی ئەوەش ئامادەکراوە و ئاڕاستی دەستی سەرۆکایەتی دەکرێت ئێمە وەکو لیژنە ئاگاداری دۆخەکەین و ئاگاداری ئەو کەیسانین کە ئاڕاستی دادگاکراون ئاگاداری ڕوتی لێکۆڵینەوەکانیشین بەڵام هەموو شتەکان بەڕاستی بەدڵی ئێمە نییە وەکو لیژنە چونکە چەند پێشێلکارێکی زۆر زەقی مافی گیراوان هەیە ئەگەر گیراوان تاوانباریش بن کۆمەڵێک مەبادیئی مافی مرۆڤمان هەیە ئێمە کە بە قەواعید نێلسۆن مەندێلا ناسراوە کە تێیدا هەموو مافێکی ڕاگیرا و گیرا و حکومدرا و یەکلا ئاکاتەوە کەچی مافیانە ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ سکاڵای خۆمان یاخود دڵگرانی خۆمان لەو پێشێلکاریانە ئاڕاستەی هەموو لایەنە پەیوەنددارەکان کردووە وەک ئەوەی کە لە کاتی لێکۆڵینەوە حامیان نەبێ ئەمە پێشێلکارێکی گەورەی مافی ڕاگیراوە ئەو ڕاگیراوە تۆمەتبار بێ بە هەر تاوانێک یا بە هەر کردەوەیەک مەسەڵەن کە سوکاری خۆیانیان نەبینیوە لە کاتی لە هەموو ئەو ماوەی کە ڕاگیراوە بوون ئەمە یەکێکی ترە لەو پێشێلکاریانەی کە ڕاگیراوانی بادینان ڕۆبەڕووی بوونەتەوە مەسەڵەن کێشیان زۆر دابەزیوە بەشی هەرە زۆران کێشیان زۆر دابەزیوە ئەمە بێ هۆکاری لە پشت بێ یاخود نەخۆشکەوتن یاخود حرمانکردنە لە نان خواردن یاخود تەغزیەیەکی باشیان نەبووە لە کاتی ڕاگرتنیانە ئەمە هەمووی پێشێلکاری مافەکانی مرۆڤە پێشێلکاری قەواعیدی نێلسۆن مەندێلایە کە بە واضحی باز لە هەموو ئەو خاڵانە ئەکا کە مافی ڕاگیراوە لە کاتی ڕاگرتنەکەیە سەرەڕای هەر تۆمەتێک کە ڕوبەڕووی کراوەتەوە